وەک چۆن هەوڵدان بۆ فێربوونی خوێندن کات و تەمەن نازانێ، وەرزشیش بە هەمان شێوەیە. دوای ساڵانێک تەمەن دەست بە وەرزشێکی پڕ مەترسیدار دەکا. وەرزشی پاسکیل سواری شاخەوانی هەڵبژاردووە. حەزی زۆری بە سەرکێشیە لە ناوچە سەختەکان. ئەم وەرشە بە تەمەن و شت نازانێ، بەڵکو حەز و توانایی ئەو کەسە ئەزانێ. ئەگەر تۆ حەزت لە وەرشەکە بێت، کۆمەڵێک مەشق بکەی، مەشقی جەستەیی بکەی، مەشقی ڕاهێنانی پاسکیلەکە بکەی، ئەوە زاڵە بی بەسەر تەمەنەکەدا. زۆربەی وەرزشەکانی دوای داوامە حکوومەکەی ئەنجام دەدا. زۆرجار بە تەنیا وەرزش دەکا، ناو بەناوەش دەکەوێ و بریندار دەبێ. دوای هەر پشوویەکیش تا پێی بکرێت ڕاهێنان دەکا. ئەم وەرشە بەڕاستی وەرشێکی مەترسیدارە. ئەگەر تۆ مەشقی تەواوەتی و توانایی جەستەی خۆت بەهێز نەکەیت، ناتوانیت ئەم وەرشە جێبەجێکەیت. و هەروەها تۆ ئەبێ کۆمەڵێک یاسا و ڕێسای فیزیایی خۆی هەیە بیزانی. دانا بە گوتەی خۆی یەکەم کەسە بە 3 کاتژمێر 24 کیلۆمەتر بە چیای هەڵگورد هاتووەتە خوارەوە. هەر ڕۆژێک شوێنەکەی زۆر سەخت بێت لەگەڵ هاوڕێکانی وەرزش دەکا. تا ئێستا سەرپەرشتی 3 پاڵەوانتی پاسکیل سواری شاخەوانی کردووە. چەند ڕۆژێک لەمەوە پێش لە سلێمانی خەڵاتی کەسایەتی ساڵی 2019 پێبەخشرا لە پای هاندانی وەرزشوانان و ئەو ڕاهێنەرەتیە بەردەوامەی کە کردوێتی. دیار جەمال، کوردستان 24، سلێمانی.